سپاس خوایگیان ئەو دیارە جوانە بۆ ناردم. لە مناڵی شاشتی وام هەر نەبووە. خێر دەگا کاکە پارەم بەرێ. فەرموو. من لە جاتی تۆ بم ئیشێک دەکەم دەرۆزە ناکەم بەس هێشتا تۆ گەنجی. بەڵێ بەڵێ شەونم خان ئەوە تا لە شەقامەکە هەر ئەو دەرۆز دەکەرێەوە تا لە شەقامەکە. بەڵێ بەڵێ ئەوەی کە بەیەکەوە بینیمان و باسمان کرد. ناوت چییە؟ پەنا. باوکت چیش دەکات؟ هەر لە مناڵیمەوە نەدایکم دی و نەباوکم. پەناجان ئیشەکەی لە ماڵی من؟ بەڕاستە؟ ئەی بوونە هەرچێکە بێ ئەیکەم. باش ئەی تۆ لەکوێ دەژی؟ لە شوێنێکی نزیکی ئێراژیم. زۆر باشە کەواتە با بچینە شوێنەکەت پێداویستیەکانت بێنە و با بچین بۆ ماڵی من. باش. ئەی تۆ بۆ لە دایکم دەدەیت؟ باوکە بۆ پێی ناڵێت ئەو مافی منەخوا. خەتای تۆیە. ئەوە چیتانە ڕۆڵە؟ دایکە باڵەوان لێمیدا. قەینا کچم ئێستا کاتی قسانە نییە. ئەها و خوشکە هەژارە هاتووەتە ماڵی ئێمە هاتووە خزمەتی ئێوە بکات. وەرە پەناجیان وەرە شەرم مەکە. پەناجیان وەرە ژوورەوە. ئەگەر چی ڕای منیشت وەرنەگرت بەڵام کچێکی جوان دیارە مەبەستە کچێکی باشە. پەنا ئەوە یاسینی مێردمە ئەوەشیان نێرگزی کچمە. هەڵەوان ئەدەی وەرە
ئەوش پاڵەوانی کوڕمە پەنا خۆشحاڵ بووم. دەی پەناجان با بڕۆین ماڵەکەت پیشاندەم فەرمو الو بياني باش بلا من ياسينم محاسبي معرض السيارات بس تشاو نانا تاخير ناو نيو ساعتك ان شاء الله لخدمة داما خوا حافيس باوکی نێرگز اوهو دووبارە باوکی نێرگس کچێ 100 جار پێم گوتی بە باوکی پاڵەوان باگم بکە ئەرە منیش 100 جار گوتم نێرگز گەورەترە لە پاڵەوان بەرحاڵ ئێمە تاخیر بووین هەستن ڕۆڵە با بڕۆین باشە منیش مەوعیدەکەم هەیە زۆر زەڕوریە دەبی ئێستا بگەمێ خوا حافیس خوا لەگەڵ باوکی نێرگز باوکی نێرگس وەڵاهی ئەمە سوکایەتیە بە پاڵەوانی کەڵت کاکە چی بکەم خێزانمە دەڵێت نێرگس گەورەترە گەودەی چی و حاڵی چی دەی با خاڵبوونەوە دەچم لای کاشەوە بزان چەند سیادە هێناوە لە ئەڵمانی ئێستا پەنا بەتەنهایە ئەوەستەکەی کچێ ئێستا بە دەرکەوت تۆ دزی تۆ شەرم ناکەی دزی دەکەی نابی لەو ماڵی بمینەی بخوا بەمەستەوە نەبوو عەفوم کە کاک یاسین عەفوت کەم بە مەرجێ عەفوت دەکەم و بێدەنگ دەبم تۆش دەبی بێدەنگ وازم لێ بێنە من حەزم لەو شتانە نییە ژۆرێ چی؟ بەڕاستیتە؟ نانا شەو نمخان من بێدەنگ نابم ئێوە شەو جارە بێدەنگ نەبن لە دادگا بەڵێ خێزانیم جارەی ناوی پەیمانە تەسەوەر کە شەو نمخان زۆر گوناحە کاتێکە چێتە دەوام دەرگای لەسەر داخات تا ئەگەڕێتەوە دەرگاکەی لێ ناکاتەوە بەڕاستی گوناحە ژنێکی تریشی هێناوە؟ چییە دیارە و پیاوە بەنیازە بەندیرخانەیەک لە ماڵەکەی خۆی دانێ بۆ ئافرەتان بەڵێ بەڵێ نانا هەر ئێستا راپۆرتەکان وستم بەسەر چاو دەی خوال لەگەڵ دایە ئێوە ملاحەزە ناکەن پاڵەوانکەی ژن دەهێنێ پاڵەوانکەی فێری سیاقە دەبێ پاڵەوان ئەی منیش کچی ئێوە نیم منیش ئینسان نیم یان تەنها پێکەرم خۆزگە کۆبوومایە نەکرد چیم پەناجان چی لێ قەوماوە هیچ نییە شانەستا پەناجان نەخۆشی چ دەبە قوربان بتبەمە دکتۆر نا هیچ نییە یاسین تخوا گونا حەبابی بین بۆ دکتۆر هیچ نییە
تەنها برینێکی بچووک لەسەر ڕەحمتەیە چاکە بیتەوە پاشە ئەو کەسە چێ بوو لەگەڵت کاگیاسین بۆم بانگی کە زەحمەت نەبێ خێرە دکتۆرە پەنا چێتی؟ ئەم دەرمانانەی بۆ بکڕە بەڵام پێویستە دوای دە ڕۆژ بهێنیتەوە باشە زۆر سپاس دکتۆرە زۆر سپاس یاڵە پەنا با بچین دەرمانەکان بکڕین هیچ نییە بڕۆ باوەڕێ معقولە ئەوەندە زوو دەری بکەمە دەرێ لە هەمووی باشترە نا 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 سبێنێ دە ڕۆژ تەواو دەبی جارێ بابزام دکتۆرەکە چ دەڵێت ئەی خوای گیان زۆرە ترسم ئەبێ و برینە چی بێت زگی هەیە پیرۆزە پەنا زگی هەیە بەڕاستیکە کەواتە دەبێت چارەسەری چی بکەم چی بۆ کاکێسی من تێناگەم نانە هیچ نییە دکتۆرە زۆر سپاس خوا حافیز پەنا پەنا ئەو بێ ئەخلاقە ڕای کرد سەیرە بۆ ڕای کرد پێم بڵێ دکتۆر چی پێگوت شاناز پەنای تۆ بێ ئەخلاق دەرچوو دیارە بەر لەوەی بێت ئێرە زجی هەبووە خۆ گەر واش بێ ئەو کەسە ئیستیغلالی کردووە وحشێکە بە دوو دەست و دوو قاچ ئەبێ عەزاب بدرێت بۆ ئەوی بزانێ ڕۆژێک لە ڕۆژان ئینسان بوو پەنا بێ کەس و کارە من ئەبێ پەنا بدۆزمەوە شاناز باش جێبگرە من پیاوێکی شەریفم قبول ناکەم کچێکی وا بێ ئەخلاق بێتەوە ئەو ماڵێ تێگەیشتی باشە باش مەترسە خۆگەر بشی دۆزمەوە دەی بەمە دەستگایەکی حکومەتیان هەتی و خانە ئێستا قسەت ماوە خوا حافیز شاناز زەرت دەکەی ها کەتمەوێ ئەلو شاناز خان هێنا گیان ئەوە تۆی تۆ لەکوێی باشە باشە ئێستا تۆ لەوێ بە منوا هاتم بۆلات چی؟ پیاوەکەم؟
باشە باش دوای دەربینەوە. شەهناز خان، شەهناز خان، خۆزگە لە دایک نەبوومایە. دایکە تۆ لەکوێیت؟ ئەی شەوی دەموچاوی تۆ چۆنە؟ خۆکەی تۆ لەکوێی؟ یارمەتیم بە. چەند ڕقم لەم ژیانەیە، حەزەکەم بمرم. دەبری نابری ملی بشتێ کچم زارە تو منداڵی تێناگەی لێم گەڕێ زۆر مەشغوڵم با ئیش و کارەکانی خۆم بکەم. باوکە گیان گوناحە، من حەز دەکەم پەنا بگەڕێتەوە. کچم من قبول ناکەم پەنا بگەڕێتەوە ئەو ماڵی، چونکە پەنا بێئەخلاقە. ئەوی بێ ئەخلاقە تۆی نەک پەنا. تۆ ئەخلاقی پەنات تێکدا، تۆ بێ لەو ماڵە بڕۆی. تۆم ناوێ تەلاقم دا. بشبری تەلاقتم نادەم. دەبی بزانی من پیاوم و خاوەنی ئەو ماڵەم. بڕۆ دەرێ، بڕۆ دەرێ، بڕۆ دەرێ. منیش دەچم. منت بشتێنە، بڕۆ دەرێ. دایکە! پاڵەوانجیان تۆ پیاویش دەبی لەگەڵ پیاو ڕاوەستی. ئەیوانیە پاڵەوانجیان؟ ها ئەگەر دایە بڕوات دایکێکی تر لە شوێ دێنم. دایە! دایە! دایە تۆم خۆش دەوێت!